نیگەرانی خوێندکارانی کۆلێژی پزیشکی ددانی زانکۆی سلەیمانی و پزیشکە خۆبەخشەکانی نێو سانتەرەکانی ددان بۆ هەفتەی سێیەم بەردەوامە و داوا لە وەزارەتی تەندروستی و بەرپرسانی هەرێم دەکەن هەوڵ بدەن بۆ دامەزراندنی پزیشکە خۆبەخشەکان و خوێندکارە دەرچۆکانی کۆلێژەکان و جێبەجێکردنی سەرجەم داواکاریەکانیان. کۆمەڵی داواکاریمان هەیە هەرچەند هەردێکیان خەریکن جێبەجێ دەبن بەڵام بە تەواوەتی جێبەجێ نەبووە و ئێستا ئێمە ئەوڕۆ هاتووین خاڵی یەکەممان بۆ نەدامەزراندنە دامەزراندنی ئەوانەی کە تەخەڕوجیان کردو دانەمەزراون و بە خۆبەخش لە خەستەخانەکان داوام دەکەن ئەوان پێویستیان بە خۆبەخش نییە پێویستە دامەزرا. ئەمڕۆ لە بەردەم سەحەی سلێمانیە گردبوونەوەمان کردووە بە کە داواکاری دامەزراندن نەکەین لەگەڵ بەشێک لە زۆرینەی خۆبەخشەکان و مقیمەکان کە لەگەڵمانن لەگەڵ خوێندکارە تەخەڕوجەکان کە تا ئێستا دانەمەزراون. داواکاری سەرەکی ئێمە دامەزراندنی ئەو سێ وەجبەیە بەلایانی کەمەوەی نەبێت دوو وەجبەی دامەزرێن تاوەکو بۆ ئێمەش ئیشەکە ئاسانتر بێ ئێمە خۆمان ئەمە خوێندکاری مەرحلە 4 و 5 زۆرتیایە ئەو کاتەکە بۆوان ئاسانتر بوو بۆ ئێمەش زیاتر تاعین نەبین. داواکاری تریشمان هەبوو پێشتر کە دابینکردنی مواد و بڕێپارە و بۆ کۆلێژەکەمان کە ڕاستەکەی حالیان وەزیر هاتە سەرخەت لەگەڵ سەرۆکی زانکۆ دکتۆر ڕەزا بڕی 3 ملیۆنیان دابین کرد. کەتی تەندروستی پێویستی بە ئێمە نەبە ئەو هەموو خۆبەخشەمان نەدەبوو خۆبەخشێکی زۆرمان لە خەستەخانەکان هەیە بە شێوەیەک ئەگەر خۆبەخشەکان داوام نەکەن خەستەخانەکان پەکیان دەکرێت ئەگەر پێویستیان بە ئێمە نییە بە ئەو خۆبەخشانە دەکەن لە جیاتی ئەوە بە دکتۆرەکان داوام بکەن ئەگەر خۆبەخشەکان دەکەوەکو کتم داوامەکە ڕادەوەستێت چونکە ئەوەندە زۆرە سێ وەجبەمان تاعین نەبووە هەمووی خۆبەخشە ئێستا ئەوانیش لەناو ئێمەدا هەن ئێستا لەناو خۆپیشاندانەکان داوا دەکەن کە زانکۆ ئەهلەکانیش سنووردار بکرێن. سەرۆکی لقی سلەیمانی سەندیکای پزیشکانی ددانی کوردستان دەڵێت لەگەڵ ئەوەی بەردەوام وەزارەتی تەندروستی لە هەوڵی دامەزراندنی پزیشکاندایە بەڵام لەگەڵ ئەوەشدا پێویستە دەسەڵات بدرێتە سەندیکاکەیان تا بەپێی ڕێنماییەکان پزیشکانی ددان لە سەنتەر ئەهلیەکان دامەزرێنن. وەکو سەندیکا پاڵپشتی داواکاریەکانین هەم بۆ خوێندکارانی کە ئێستەمانیان گرتووە و هەم بۆ ئەوانشی کە تەخەڕوجیان کردووە ساڵانێکە هەندێکیانەکو خۆبەخش و کەمینێکیان دامەزراون. هەڵبەت وەزارەتی تەندروستی لە خەمی ئەوە بەڵام وەکو باسم کرد ئەو بودجەی کە ئێستا لە بەردەم حکوومەتایە هەم ئەمەی لێ سەوز ئەبێ لە کاتی ئێستەیە بۆیە ڕێگە چارەکە ئەوەیە هاندان بکەین بۆ کەرتی تایبەت و دەسەڵات بێتە سەندیکاکان بۆ دامەزراندنیان. ئەگەرچی لە ئێستادا لەلایەن وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی و لایەنە پەیوەندیدارەکانەوە بەشێک لە داواکاری خوێندکارانی کۆلێژی پزیشکی ددانی زانکۆی سلەیمانی جێبەجێ کراوە بەڵام ئەوان خوازیارن لەگەڵ ئەوەشدا داواکاریەکانی تریشیان جێبەجێ بکرێت کە دامەزراندنی خوێندکارە دەرچۆکانی کۆلێژەکەیانە کە لە ئێستادا بەشێکیان لە نێو سەنتەرەکانی ددان خۆبەخشانە خزمەتی هاوڵاتیان دەکەن تا تەندروستێکی باشیان پێ ببەخشن. هێمن کەمال، کورسات نیوز، سلەیمانی.